زۆر جار ئافرەتان کچان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان یان ئەو بابەتەی کە دەیانەوێت خۆیان تێدا دەرباسکەن پەنا بۆ جادوو فاڵ یان سەحر دەبن. لە بەرنامە شوێن پەنجام جارە باس لە دیاردە و تاوانی سحر و جادوو فاڵ دەکەین. لە شاری هەولێر تۆمەتبارێکیش دەستگیر دەکرێت کە تۆمەتبارێکی مەترسیداری جادووە کە ئەم پیاوە بەتەمەنە هەڵساوە بە ئەنجامدانی سحر و جادوو هەڵخەڵەتاندنی سەدان ئافرەت و تۆمارکردنی ڤیدیۆکانیان. ئەم فالسیەش ناوی لە خۆی ناوە شێخ پۆڵات هەڵساوە بە ئەنجامدانی فاڵ و سحر و جادوو بۆ ئافرەتانەی ڕویان تێکردووە پەنایان بۆ بردووە بە ناوی ئەوەی کە ئاواتەکانیان دێنێتە دی و کێشەکانیان چارەسەر دەکات. هاوکات مەرامی ئەم شێخەش ئەوە بووە تۆمارکردنی ڤیدیۆی ڕووتی ئەم ئافرەتانە و ئەنجامداری کاری نەشیاو. سحر یان جادوو هەم تاوان و هەم گوناح. ئەم تاوان و گوناحەش بریتیە لە ئەنجامدانی فێڵ و جادوو و نیشتەکردن و خوڕافیاتی کەسانێک کە ناتوانن ژیانی خۆیان بگۆڕن چۆن دەتوانن خەونی خەڵکی بەدێبێنن کە بە شەیتان وەسف دەکرێن و لە ناو کۆمەلگا ڕەتکراون و بە چاوی نزم سیر دەکرێن چونکە کارەکەیان پێچەوانەی دابوو نەریت و یاسا و ئاینە کە لەگەڵ هیچ بەهایەکی کۆمەڵایەتی و ئاینی یەک ناگرێتەوە. زیاترینی ئەو کەسانەی دەکەونە داوی ئەم جادوگەرانە ئافرەتن. ئافرەتان نێچیری تۆڕی ئەو بەناو شێخانن کە گوایە بە سحر و جادوو ئاواتی ئافرەتان بەدێدێنون بەرامبەرەکەیان کوێر و شێت دەکەن لە کاتێک خۆیان ناتوانن چارەی سەرگەردانی خۆیان و بەختڕەشی خۆیان چارەسەر بکەن. بۆ یەکەم جارە وردەکاری تاوانێکی لەم شێوە لە بەرنامەی شوێن پەنجا لە کوردستان 24 بڵاو دەکرێتەوە. یەکەم جاریشە وێنە و ڤیدیۆ و نامەدەنجەکانی نێوان ئافرەتێک و ئەم تۆمەتبارەی کە خۆی کردووە بە شێخ نوشتە بە پارە و شەهوەتبازی دەکات دەخێنە ڕوو. پێشەوەی دەژیر بکرێت لە ڕێگەی کامێرەی چاودێری ئاسایشی هەولێر ئەم شێخە تاقی دەکاتەوە. ئەو ئافرەتە لە ڕێگەی مۆبایلەکەی و کامێرەی چاودێری لەسەر داوای ئەم جادوگەرە ڕازی دەبێت و دەچێتە ماڵەکەی. بەڵام ئەو ماڵە لەلایەن هێزە تایبەتەکانی ئاسایشی هەولێر پێشتر گەمارۆ دەدرێت. لەبەر سەلامەتی ئەو کچە دەنگ و ڕەنجی دەگۆڕین تا پارێزراو بێت. ئیدی گفتوگۆی تەواوی ئەو جادوگەرە و ئافرەتەکە تۆمار دەکرێت. باشم سید ئەحواڵت چاکی سەلامەت بی مەمنون. تۆمەتبار بە شێخ پۆڵا خۆی ناساندووە. خۆی وانیشانداوە بەختی قوفلی بەشێک لە کچان و مراز و ئاواتیان بەدەست و بازووی ئەو دەبێتەوە. وای لێ هاتووە ڕۆژ دوای ڕۆژ بەهۆی کارەکەی خەڵکی زیاتر ڕووی تێ بکەن. ئەو لە ماڵەکەی کە بەکرێ خانووی گرتووە بەتەنیا دەژێت بەتەنیا ئەو ئافرەتانەش دەبینێت تا دەستیان بەسەریان دابینێت و مرازن حاصل بکات. ئیشەکانی سەدا سەد سەرەگرێ ئیشەڵایتر منیشۆ هانام بۆ تۆ هێنەوە. سەلامەت بێ. کێشەکەت چییە؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ لەگە مێردەکە موشکلم هەیە. هیچ شتێتر هەیە هەستی پێ بکەی مەسەلە لەگەڵ ئافرەتێتر بێ یاخۆ یان هەر لە خۆیەوە یاش هەست بکەی شتی لێکرابێ.
خۆی نازانم بەس هەر دایم بە موشکلێ لەگەڵم و شەڕم پێفرۆشێ و ئەزیێت مەدا و ئیدی خەڵک لە هەموو شارەکانی کوردستان ڕووی تێدەکەن و شێخ بازاری گەرم دەبێت. زۆرێک لەو کەسانە دەکەونە ژێر هەڕەشە و دەزرێژی ئەو کەسە تۆمەتبارە. دوای ئەوەی ئەم تۆمەتبارە زیانی زۆر بە کەسێک دەگەینێت، ئەم ئافەتە کۆتاجار پێی دەگوترێت کێشەی تۆ بە یەک شێوە چارەسەر دەبێت. ئەویش دەبێت کاری ناشەرعیت لەگەڵ بکەم و وێنەت بگرم لەسەر ئەو ڤیدیۆیانە جادوت بۆ دەکەم و کێشەکەت زۆر باش چارەسەر دەبێت. بتەوێت چاک بێ لەسەر دەستت دەبێت بنووسرێ و بستە حەمام بە دەرمان خۆت بشوێت و لە ماڵەوە لێرە دوایی لەسەر دەستت شتە نووسم و لەگەڵت دەبێت جەمع بوو. یعنی چۆن ئەگەر تێم گەێنیت بە جوانیت ئەچیتە حەمام پاک خۆتە شوێ بۆ دەرمانە سەرتە شوێی دیتەوە لێرە چینە ماڵەوە لەوێ خۆت ڕوو دەکەیتەوە کێشت خلاسە. ئێستا چی هەیە بۆم بکەیت؟ هیچ ئیش هەیە ئێستا بۆم بکەیت؟ ئەچینە ماڵەوە هەر لێرە بین باشتر نییە؟ ئەخە لێرە ناکرێت بچینە ماڵەوە خۆت ڕوو دەکەیتەوە دیتەوە ئێرانە لێرە لەگەڵ شتەکانت بۆکەم و لەگەڵت دەبووم و هەر لێرە بین باشتر نییە مام سەید لەوێ ناکرێت بەرخەم ئەو دەرمانە دەدەمێ ئەوە لە حەمام سەری پێشۆی بچۆ بۆ حەمام حەزەکەی دێم لەگەڵ تا حەزەکەی خۆت بچۆ وەرەوە ئێرە هایتۆ ئێرە شتەکەت بۆ بکەم. ئەخە ئیستا بەڵێ وەرە حەزەکەی ئێستا بۆ دەکەم مەڕۆ وەرە نایە دەستم بەردە. لە کۆتایی گفتوگۆکە بانگی ئافەتەکە دەکات و پێی دەڵێت وەرە بەرخم بچینە ژوورەوە. پێش دەستدرێژی هێزی سوڵاتی ئاسایشی هەولێر هەڵدەکوتنە سەر ماڵی تۆمەتبار، شێخ پۆڵای جادوگەر دەستگیر دەکات. لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبار دەیان وێنەی نەشیا و گرتە و دیمەنی ناشەرعی و هەڵخەڵەتاندنی ئافرەتان لە ناو مۆبایلەکەی تۆمار کراوە. دوای دەستگیرکردنی ڕادستی یاسا دەکرێت و دەست بەسەر کەلوپەلەکاندا دەگیرێت. سەبارەت بەم تاوانە دەچینە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر. تۆمەتبار بەسەر جەم کەلوپەلە دەست بە سەکراوەکان دەیبینین. ئاسایشی هەولێر شێخ پۆڵا دەستگیر دەکات، شێخی سحر و جادوو لە شاری هەولێر کە خۆی خەڵکی کەرکووکە و هاتۆتە هەولێر. لێرە لە شاری هەولێر کاری وی لە ساڵی 1993ەوە ئەنجامدانی کاری جادوو سحرە. ئەمە شێخ پۆڵایە دانیشتووی کەس نەزانە دەوروبەری شاری هەولێر. ئەم شێخ پۆڵایە کە ئەم نازناوەی دایتە خۆی کە ئەسلی ناوی خۆی نییە، ئەمە ناوی ڕەسەنی نییە. لە 93ەوە دەڵێت زیاتر لە هەزاران ئافرەت ڕویان تێکردوم، کچ ئافرەت زیاترینیان سحری بۆ کردن، جادووی بۆ کردن. یەک لە کارە هەرە ناشرنەکان بەپێی وتەی ئاسایشی هەولێر لە کاتی لێکۆڵینەوەکان ئەوەیە ئەم ساحرە ئەم جادوگەرە چی کردیە. هەرچی ئافرەت چۆتە لای ئەگە زانی بیتی باشە و جوانە و ڕێک و پێکە، ئەمە پەنای بردووە بۆ جوانیەکەی. هەوڵی داوە کاری نەشیاوی لەگەڵ بکات و دەستدرێژی بکاتە سەر و
بۆ ئەوەی ئەو سحر و ئەو زادوێی کە هەیە ئەو ئافەتە دەڵەبەکەی چییە داواکەی چییە بێتە دی زۆر جار ئەو ئافرەتانەی چونەتە لای پێیان وتووە دەمانەوێت فلان کەس بمان خوازێت خوازبینی بێتە خوازبینیمان لەگەڵی هاوسەرگیری بکەن یان پیاوەکەم زیاتر خۆشی بوێم پێی گوتووە دەبێت سەرەتا خۆم تاقی بکەمەوە یەکەم شتێکی کە بەکاری هێناوە لە کاتی ئەنجامدانی کارە نەشیاوەکەی ئەوە بووە لە کاتی ئەو ممارەسەی کە کردوێتی مەمدوح بووە ئاساشی هەولێر ڕای دەگەێنێت پێویستە ئافرەتان ژنان کچان دوور بن لەو جۆرە کەسانە کە خۆیان کردووە بە شێخ ئەمانە پێیان دەڵێن جادوگەر ساحر کە ئەسڵ و ئەساسی نییە کارەکەیان ئەوەی دەبینرێت و کردوێتی هەمووی خوڕافیات بووە هەمووی تەلەکەبازی بووە هەڵخەڵەتاندنی ئافرەتان بووە داوا لە سەرجەم ئەو کەسانەش دەکات کەوا چونەتە لای شێخ پۆڵا بۆ جادوو بێنە ئاسایشی هەولێر یان بێنە بەڕێوەبەرێتەکانی هێزەکانی ناوەخۆ سکاڵات تۆمارکەن بۆ ئەوەی داوای مافی یاسایی خۆیان بکەنەوە چونکە ئەم پیاوە ئەم تۆمەتبارە خەڵکێکی زۆری هەڵخەڵەتاندووە بە قسەی خۆی دەڵێت زیاتر لە هەزاران ئافرەت ڕویان تێکردووە هەمووی بۆ جادوو ئەوەی کە سەیرە لێرە کەلوپەلەکانی هەیە ئەمە هەوڵی داوە نەخۆشی چارەسەرکە بە تایبەت ئەوانەی کە دەگوترێت ئەمانە جنیان چۆتە لەشی ئەمە دەڵێ ناوی گەورەترین ئەو جنانەی کەوا لە لەشی ئەو کەسانم دەرکردووە بە ناوی شاگۆڵ شەمڕوش قەمڕوش قەرقوش ئەمانە هاوکات ئەم تۆمەتبارە دەژڵێ من خادمی یەکێک لەو جنەکانم کە بە ناوی ئیسرافیلە ئەمە دەستی گورگە ئەمە لێکرایتەوە تەبان لێکرایتەوە بەکاردێت بۆ کاری جادویی کە دەگوترێت یەکێک لە هەرە مەترسیدارترین ئەو شتانەیە کە دەکرێت بە قسەی خۆی دەڵێ ئەمە ئەو کەسانی جنیان هەیە دێنە لام بەلەشیانوە دەنێم جنەکە قسەی دەکات و ناوی جنەکەی تۆمار دەکەم پاشان دەیسوێنم و لە هەمیان کە دەگوترێت ئەوەی کە زۆر کاریگەری خراپی هەیە ئەمە ناوەکی سەیری هەیە بەڵام ئێمە دەڵێن کەمتیار ئەوی تر ناڵێن ئەمە دەڵێ زۆربەی جار کچەکان کوڕەکان دێن دەڵێ کاکە من حەز دەکەم ئافەتێکی زۆر حەز لەم بکە یان کوڕەکچەکان بە هەمان شێوە حەز دەکەم موعجیبم هەبی دێ ئەمە سحری لەسەر دەخوێنی جادووی ئەکا هەڵیان دەخەڵەتێنێ ئەو زاوی ئافرەتە کاری نەشیاوی لەگەڵ ئەنجامدا ئەوەی پیاویش دێ و تەبعاً پارەی لێ وەردەگری لە هەر هەمویان مەترسیدارتر دەڵێت ئەم دەرمانەیە قەترانی پێ دەڵێن ئەمە دەڵێ هەر چێم بوێ لێکی ئەەکەم و هەر چێم بوێ ئاشیان دەکەمەوە یان خۆشەویستیان دەدەمە مەعبێنین ئەمە کۆمەڵک لەو مۆبایلانەیە کە ئەو تۆمەتبارەیە کە لی دەستگیر کراوە دەست بەسەر کراوە لە کاتی ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایشی هەولێر ئەم مۆبایلانە کاتێک هێزەکانی ئاسایشی هەولێر تیمەکان دەیکەنەوە پڕیەتی لە ڤیدیۆی ڕووتی ئافرەتان کە کاری نەشیاوی لەگەڵیان ئەنجام داوە هەڵساوە گوتوێتی دەبێت لەگەڵم تێکەڵ بن لە کاتی تێکەڵبوونیش وشەی سێری وەکو مەمدوح و وشەی سێری بەکارهێناوە هەڵی خەڵەتاندن کاری نەشیاوی لەگەڵ ئەنجام داون ئەمە هەموو ئەو مۆبایلانەیە کەوە پڕە لەو ڤیدیۆیانە کە ئافرەتان هەر خەڵەتاندوە هاوکاتیش ئەمەش نامانەوێت ئەو وێنانە دەرکەوێت ئەمە وێنەی ئەو کەسانەشە بەشێک لە وێنانە کە بۆی هاتووە سحری لەسەر بکات و ماڵیان وێرام کە بە قسەی خۆی بەڵام دەگوترێت و ئەوەی کە دەزانرێت ئەم تۆمەتبارە لە 93 ئەو کاری دەکات و دەگوترێت ئەمانش هەمووی خوڕافیاتە ئەسڵ و ئەساسی نییە لە زاری خۆشی باسی ئەوەی دەکات کە چی کردووە. من بە شەخۆڵان ئاسرا بووم لە 92 بۆ 93 ئەو ئیشاکە لەو کاتەوە هاتوومەتە هەولێر ئیتر خەریکی سحر و جادوو کەڵەکە بازی و کلاوات و خۆڵ بڕینی خەڵک و تێکدانی خەڵک و ئەو شتانم کردووە زارە بووە ئافرەت هاتووە و زۆر زار هەر ئەو شەخصە هاتووە گوتێتی ئیشم هەیە پیاوەکەم بۆ خراپە دەیگوت ئەو ئیشەم بۆ بکە دەموت خۆی ڕوتە کردەوە ئەو ئیشەم لەگەڵێ کرد هەندێک قسەی درۆ و کلاوات و نەشیا و ئەم گوت بۆی قەناعەتی پێبێ لەگەڵی جەمع بووم و
زۆر ئافرەتە بووە هاتووە ویستومە لەگەڵی ڕابێرم شتم بەرزێکم داوە پێی بۆ بە کلاوات سەحرێکم بۆ کردووە نوشتەیەکم بۆ کردووە ڕۆیشتووە و هاتوۆتەوە پێم وتووە ئەوە ئەبێ من لەگەڵت بخەوم یاڵە ئیشەکەت چاکە بێ لەو کاتەی کە لەگەڵیان جەمع بوو بە درۆ ئەم گوت لەسەر شاشەی مۆبایلەکە شت هەیە ئەیڵێم بۆ داهاتنە قەنەعەت لەو کاتە تەسویرمە کرد لەگەڵیانە ئەبووم و ئەو ڤیدۆیانەش لە لای خۆم دەمایەوە هەڵمەگرت هەج وەختێ مەبەستم وایە تەلەفۆنم بۆیانە کرد نەهاتنایە تەهدیدیانمە کرد ناچار بوون دەهات. دادخواست بۆ شوێن پەنجە باز لە هۆکاری پەیوەندی و چۆنیەتی هەڵخەڵەتاندنە لایەن ئەم جادوگەرە دەجێڕێتەوە. من ئافرەتێکم تووشی کێشە بووم لەگەڵ هاوسەرەکەم ئیتر چەند شوێنێکم کرد و دواتر ناوی شێخێکیان پێوتم بە ناوی سەید پۆڵا لە کەس نەزان وتیان ئەو کەسێکی زۆر باشە و ئیشەکانت سەتاسە سەرەگرێ منیش هۆکاری ئافرەتێک کە تووشی کێشە و ناڕەحەتی بووبووم هانام بۆ ئەو برد ئیتر کە ڕۆشتمە لای کێشەکەی خۆمم بۆ باس کرد و داوای چارەسەرێکم لێ کرد بەڵام ئەو بەنەوعێک وەڵامی دامەوە کە ئیلا ئەبێ بەکاری بەدڕەوەشتی و ناشرینی ئەو ئیشەم بۆ بکات من ئامادە بووم هەرچی پارە هەبێت وتم پێتە دەم بەس ئەو ئیشەم بۆ بکە وتی نەخێر نابێ ئیلا تۆ ئیشەکەت بە شێوەیەکی پیس کراوە و ئەبێ بە شێوەیەکی پیس لەگەڵ تا بم و لەگەڵ تا جەمع بم و ئیشەکانت بۆ بکەم و 100 سەرەگرێ ئیتر ئەوە بوو کە من ڕازی نەبووم بەڵام لە کۆتا جار ویستی بە زۆر ئەو کارم لەگەڵ بکات و دواتر من بەهۆی ئەو کارەوە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر سکاڵام دژی تۆمار کرد. بەڕێوەبەری ڕاگەاندنی ئاسایشی هەولێر باز لەم تاوانە دەکات و چۆنیەتی ئاشکرابوونی دەخاتە ڕوو. ڕای ئەوەی لەلایەن ئافرەتێکەوە ئاگادار کراینەوە کە کەسێک نازناوی شێخی لە خۆی ناوە و سکاڵای لەسەر هەبوو خۆی بە شێخواڵان ناساندووە لە ناو خەڵکی و چەندین ئافرەتی فریوداوە بە ئەوەی کە سحر و کاری سحر و جادویان بۆ ئەنجامەدا لەلایەن هێزەکانمانەوە دەست بە ئەنجامدانی بەدواداچوون کرا لەسەر ئەوەی تا بزانین ئەو زانیارانە تا چەند ڕاستن گەشتینە ئەو ڕاستیەی کە بەڵێ ئەو کەسە بە ناوی سحر و جادوکردنەوە چەندین ئافرەتی فریوداوە و زۆر کاری نابەجێ و نایاسایی کردووە دواتر بە ڕەزامەندی بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە ئاسایشی هەولێر ئەو تۆمەتبارەمان دەستگیر کرد بە پلان دەستگیرمان کرد و دوای پشکنینی ماڵەکەی توانیمان دەست بگرین بەسەر ژمارەیەکی زۆر کەلوپەل لە ناو کەلوپەلەکاندا کە سەرجەمیان بۆ کاری سحر و جادو بەکارە هاتووە و لە ناو کەلوپەلەکاندا ئەندامی جەستەی ئاژەڵی کێوی تێدایە کە بۆ کاری سحر و جادووی بەکاری هێناوە و ئێمە بەر لەوەی دەستگیری بکەین پلانێکمان بۆ داڕژ بۆ ئەوەی تەواو دڵنیا ببینەوە لەوەی کە ئەو کەسە دەجرێژێ ئەکاتە سەر ئافرەتان و کەسێکی خۆمان ئامادە کرد و ناردمان بۆمان دەرکەوت کە ئەوە ڕاستە ئەو شێخە بە ناوی سحر و جادووەوە ئافرەتەکان ئستەقلال دەکا و هەڕەشەیان لەکا و داوای کاری نەشیامان لێکا و لە ناو مۆبایلەکەشی گرتە ڤیدۆی چەندین ئافرەتی تۆمار کردووە کە بە بەیانی ئەنجامدانی کردنی سحر و جادو دەستدرێژی کردوتە سەریان و گرتە ڤیدۆیەکانشی تۆمار کردوون دوایەوە ئەو گرتە ڤیدۆیانەیە بەکاری هێناوەتەوە بۆ ئافرەتانە ئەگەر بێت و پابندی قسەکانی شێخ نەبن و لە قسەکانی ئەو شێخە دەربچن ئەوە گرتە ڤیدۆیەکانیان یان بۆ کەس و کاریان دەنێرێ یان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی دەکاتەوە و هەروەها ئەو شێخە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بەبێ هەزدانە بەبێ گوێدانە هیچ بەرپرسیارەتیەک بە شێوازێکی لایڤ و بە شێوازێکی ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ئافرەتان بەستووە کامیرەی پێکردوونەتەوە بە هەمان شێوە گرتە ڤیدۆیی ئەو ئافرەتانەی هەموو تۆمار کردووە دواتر لە بەرامبەری وەرگرتنی پارە و ئستەقلالکردنیان گرتە ڤیدۆیەکانی لە لای خۆی هێڵاوەتەوە. سەبارەت بە ڕوانگەی ئاینی ئیسلام بۆ ئەم تاوانە زانایەکی ئاینی دەبینین. سەبارەت بەو کەسەی کە فاڵچی پێدەگوترێت یان ئەوانی جادووەکەن و ئەو کەسەشی پەنا بۆ ئەو ساحرانە دەبا
تاوانەکە چۆن باز دەکرێت ینی حکومەکەی چێ لە ئاینی ئیسلام هاوکاتیش وەکو یەکێتی زانایان ئێوە چیتان کردووە هەوڵتان چ بووە بۆ ئەوەی ئەو کەسانە هەوڵ درێنە دادگا یان لە ڕێگەی داواکاری گشتی نەمێنن دیاردەی سەحر و کردەی سەحر بە تاوانێکی گەورە هەژمارەکەن و بە هەموو شێوەیەک حرامە تەنانەت جمهوری زانانیش لەسەر ئەوەن لەژێر ڕۆشنایی ئاەت و فەرمودەکانی پێغەمبەر کردنی سەحر یان ئەنجامدانی سەحر یەکێکە لەو تاوانانەی تەنانەت ئینسان لە کوفریش نێزیکە کاتەوە لەبەرەوەشە پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ خۆتان بپارێزن لەو حەفت تاوانە گەورانەی کە مەجالی لێ خۆشببوونی تێدا نییە یەک لەوان ئەشیرک بالله دووەم ئەفەرمێ وەسەحر ینی شەریکدانان لۆخوا و دوایش سەحر و جادوکردن فالگرتنەوە هەر جۆرە بابەتێکی لەو بابەتانە کە ئێستا هەیە بڵاو بوویتەوە ئەوانە تاوانی گەورەنە و ئیسلام پێ ڕازینیە لە گەردانیە لەبەرەوەی کاردانەوەیەکی خراپی لەسەر تاک و کۆمەڵگە و خێزان هەیە و شیرازەی خێزان هەرەوەشین تۆ بەرەو تێکدانەبە لۆیە دائیمەن تەوسیەی مامۆستایانی ئاینی و ئێمەش ئەوە بووە کە خەڵک خۆیان پارێزن لەو تاوانە و توخنی ئەو جۆرە کەسانە نەکەون کە پەنا بۆ سەحرە بن چونکە نەک کێشەکانیان چارەسەر نابی بەرگۆ هەم لە لای خوا تووشی گوناح دێن هەم لە ڕووە کۆمەڵایەتی و خێزانیەکەی تووشی وێران بوون دێن کە ئێمە بینین ڕۆژانە دەیان حاڵەتی واهەیە لە ناو خێزانەکان هەروەشانەوە هۆکارەکە ئەوە بووە پەنایان بردیتە بەر سەحر و دواتر سەحرەکە کەشف بووە و تەسیرێکی واشی نەکردی و خێزانەکەش لەبارەی کەڕۆشایتەوە ئێمە وەکو یەکێتی زانایان نووسراوی فەرمیمان داوەتە وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی بە دوواداچوونی ورد بکەن بۆ گرتنەبەری ڕێ و شوێنی پەیوەست بە هەموو ئەو کەسانێک کە پەنا بۆ جوارە دیاردانە ئەبن بۆیە ئێمە بە نووسراوی ڕسمی و هاوشانی یەکێتی زانایان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش نووسراوی فەرمیان دایتە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە دوواداچوون بکەن و ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ نەهێشتنی ئەو دیاردەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە چونکە خزمەتێک بە کۆمەڵگە ناکاوە تاوانێکی گەورەی و پێچەوانی شریعەتی پیرۆزی ئیسلامە دوا بە دوای ئەو هەوڵانش لە 23/5/2021 ئەنجومەنی باڵای فتوای یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە فتوایەکی تایبەتدا بە وردەکاری و بە بەڵگە و بە هەموو شێوازەکانیەوە مەسەلەی سحر و جادو و فالگرتنەوە بە هەموو شێوەیەک تەحریم و تەجریمەکە ئەنی لۆیش داوا ئەکات لە هاوڵاتیان هەرێمی کوردستان پەنا لە ئەو حاڵەتە نەبن و داواش لە دەستگای ئەمنی و پەیوەستەکە کە ڕێکاری پێویست بگرنە بەر چونکە ئەوە تاوانێکە بەڕاستی هەبوونی لە ناو کۆمەڵگەی مسلمانان جەریمەیەکی گەورەیە و تاوانێکە کاردانەوەی خراپی لەسەر تاک و لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگا هەیە بۆ ئێمە وەکو یەکێتی زانایان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەنین بە هیچ شێوازێک ڕێ بەو جۆرە کەسانە بدرێ بە ناوی سەحرەوە بیانەوێت چارەسەری گرفتە خێزانی و کێشەکانی کۆمەڵگا بکەن و ئومێدەواریشن لە ئایندا دەستگا ئەمنیەکان و حکوومەتی هەرێم بتوانی پاڵپش بە نووسراوی هەردوو دەستگای معنی ئاینی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان ڕێکاری پێویست بگریتە بەر و پاڵبش بەو فتوای ئەنجومەنی باڵای فتواش کە لە ساڵی 2021 دەرچووە ڕێکاری تند بەرامبەر و جۆرە کەسانە بگریتە بەر کە چیدی کە ڕێگەن نەدرێت بە ناوی دینەوە یان بە ناوی سحر و جادو فالگرتنەوە فێل لە خەڵک بکرێ و پارەی خەڵک بە هەدەر بدرێ و خەڵک بەرەو سەر لێ شێواوی و سەرگەردانی ببردرێت. پارێزەرێک سەبارەت بە سزای یاسایی ئەم تاوانە باز لە سزاکان دەکات. سعر و جادو دەچێتە قالبی فرتوفێرکردنەوە بە پێی مادەی 456 سزاکەی بەندکردنە لە 6 مانگ هەتاکو 5 ساڵە و داوا لە خەڵکیش دەکەین لە کاتی کێشیان هەیە پەنانە بەنەبەر سعر و جادو پەنا بەنەبەر دادگاکان بنکەی پۆلیس. هەموو ئەوانەی باسمان کرد بە پێی بۆ چوونی زانایانی ئاینی و پسپۆڕان و شەرع هیچ ئەنجامێکی نابێت جگە لە کافربوون و شرک و تێکچوونی دەروون و ماڵوێران بوون.